سڵاوتان لێبێ ئازیزان خۆشەویستان قوتابیان مامۆسایانی بەڕێز هیوادارم باش و سەلامت بن. لەم ڤیددیۆدا پێم خۆشە لە خزمەتانە بە شێوەیەکی ئەکادیمی و تەواو زانستیانە لەسەر بنەما دەرونی و دەروزانیە پەروەردەییەکان پێتان بڵێم کە چی بکەین لە هاوینی پێش پۆلی 12. ئەمە پرسیارێکە کە بە بەردەوامی من ساڵانە لێمەکرێ بە بەردەوامی بۆیە بەڕاستی پێم باش بوو ڤیددیۆیەک بکەم یەکجار و بڵاوی کەمەوە و ئێوەی ئازیزیش لەی سوودمەند بن. طبعا ئەمە کۆمەڵێ ڕاو بۆ چوونی منە بە گوێری ئەزمموی خۆم بە گوێری ئەو بابەتانی کە لە بواری دەروزانی و لە بواری گەشە و لە بواری دەروزانی هەرزەکار و پەروەردە خوێندومە چکە ئەمانە هەمووی تێکەڵە بن چکە مرۆڤ لە پۆلی ئەچێتە پۆلی 12 طبعا ئەو مرۆڤە لە چ تەمەنێکە عادەتەن لە تەمەنی هەرزەکاریایە بۆیە تۆ بێ بە گوێرەی دەروزانی هەرزەکاری و بە گوێرەی دەروزانی پەروەردە ئەو دوانە تێکەڵکەی اینجاوکم ئێمە ئەتوانین ڕێنمایی تەواو بدەینە قوتابی خۆشەویستەکان بۆی کە بزانن پۆلی 12 چی بکەن. من سامیان بڕح بەشێک لێوەی بەڕێز بزانن کە من ماوەیەکی زۆرە لەم بوارە خزمەتەکەم ئیشەکەم و ئەندامی بۆردی ئەمریکی NLPم ئێستا لە دەروزانی زانکۆی سەلاحەدین ئەخوێنمەوە. بۆ زانیاریت من اختصاصی یەکەم هەندسەی معماریە لە 2017 تاوام کردووە بەڵام ئێستا دووبارە وەکووتم لە دەروزانی زانکۆی سەلاحەدین ئاداب قۆناغی سێمم ئەمساڵ کە 2023 ئینشاءڵڵا ئەمساڵ و ساڵێک ترمان ماوە. ئەوی تر بە شێوەیەکی گشتی لە بواری پەروەردە ئیشم کردووە لە پەیمانگا لە بەشێک لە زانکۆکان سیمیناراتم هەبووە لە قوتابخانەکان بووم ئێستاش بۆ ماوەیەک سەرپەرشتایی پەروەردەی قوتابخانەیەک بووم ئێستاش چاوەڕێی کارێکی نوێیەکە ئینشاءڵڵا خۆی گەورە بێنێتە ڕێمان. ئەم سیمینارش لە چوارچێوەی ئەو سیمینارانەیە توان بڵێم ئەم وێبینارە ئەم ڤیددیۆیە کە بۆ ڕۆشنبیرکردنی تۆی ئازیزە من دڵنیام ئێستا ئێوە لە قەلەقێکی زۆران نازانن چی بکەن یەک دنیا گرفتان هەیە یەک دنیا خەڵق قسەتان بۆکە هەر کەسە و بە جۆرێک ڕای خۆی ئەڵێ بۆیە ئینشاءڵڵا ئەم ڤیددیۆیە ببێتە مای ئەوەی کە تۆی ئازیز خۆت یەکلایەکیتەوە بە شێوەیەکی ئەکادیمی بە 1 ساڵ بتانی ئەو نمرەیە بەدەستبێنی کە ئەتەوێ کە ئامانجتە و ئەزمون لە گەورەکان وەرگین ئەزمون لە ئێمەمانان وەربگری تۆی بەڕێز مرۆڤ بەوە بەرەو پێشەوە ئەڕوا بەڕێزان کە ئەزمون لەوانە وەرگێت کە لە خۆیان گەورەترن و بەڵام کێشەکە لە کوردستانە ئەوەیە ئێمە بەعام ئەزمون لە عام وەرەگرین لە کاتێکە ئێمە بێ ئەزمون لەو کەسانە وەرگین کە خۆیان بۆ بارودۆخەیان تێپەڕیون و توانی ویانە سەرکەوتوو بن توانی ویانە ئەوە بەدەست بێنن کە ئەیانەوێ اینجاوکم ئێمە ئەڵێن ئەمە سوودی وەرگرتووە لە ئەزمونێکی باش نەک بەداخەوە هەر کەسە و مەسەرەن هیوایە پۆلی 12 تاوا نەکردووە بەس مناڵەکەی لە پۆلی 12 ئێستا دێ ئامۆژگاری ئەوانە کە لە پۆلی 12 بۆیە ئیشاڵڵا ئەم ڤیددیۆیە ئەبێتە مای ئەوەی تۆی بەڕێز خۆت بە تەواوەتی یەکلایەکیتەوە قەراراتی تەواوی خۆت بدەیت چکە زۆر بە شێوەیەکی ئەکادیمی ئەچمەناو بابەتەکان و تەفاسیلیە دەمێ لە هەمووی میمتر ئەوەیە کە من بەڵگەی زانستی دەدەمێ بۆ ئەوەی کە تۆی بەڕێز خۆت یەکلایەکیتەوە لەو هەموو ڕاو بۆ چوونانەی کە ڕوبەڕوو دەبێتەوە لەم کاتەیە بە تایبەتی. ئازیزان طبعا لەبارەی پۆلی 12 و ئەوەی کە گرنگە پێتی بڵێم پۆلی 12 یەکێکە لە قۆناغەکان ئەتوان بڵم کۆتا قۆناغی تۆی ئازیزە کە لە تەمەنی 6 ساڵی ئەخوێنی هەتا ئێستا ئەمساڵ بەرهەمەکەی وەرەگری و سیستەمەکەی کوردستان بۆ شێوەیە تا ئێستا من باسی ئەوە ناکەم کە هەڵەیە یان ڕاستە من باسی ئەوەکەم کە عەرزی واقع هەیە تۆی بەڕێز ئەخوێنی نمرەیەنی بە گوێری ئەو نمرەیەچتە ئەو بەشەی کە منافەسەی لەسەرەکرێت لە داهاتوە ینی لە ساڵی داهاتوو مەسەلەن لە زانکۆڵاین و ئەوانە سەیریکە من بەجۆی لە جۆرەکان لەگەڵ ئەم بارودۆخەیەم ینی لەگەڵ ئەوەم کە بە نمرە قوتابیەکان بچنە بەشەکانیان بڵێ بۆ ینی لەوانەیە سەب بپرسی چۆن وایە بەڕێزان ئەگەر بەیبەت بەدەستی دایک و باوکی کورد بێ منداڵی کوردی بێ هەموو مناڵەکانیە ببنە دکتۆر مهندس ئەمەش ناکرێت ئەمەش هەڵەیە ئەی مامۆستا چێ ببێ بە مامۆسا ئەی چێ بێ بە بەڕێوەبەر ئەی چێ بێ بە ئەندازی بە مەسەلەن بە دەروونزان ئەی چێ بێ بە کوشت و کاڵ ئەی چێ بێ بە ڤێرتەرنەری ئەی چێ بێ بە ئیعلام و ڕاگەیاندکار ئەی چێ بێ ئەی چێ بێ بە بزنسمان ینی ئەم سیستەمە لە کوردستانە بە گوێرەی ئاستی سەقافی ڕۆشنبیری تاکی کوردی زۆر باشە چکە دووبارەیەکەمەوە هەموو دایک و باوکێکی کورد ئەوێ مناڵەکەی بێ بە دکتۆر مهندس ئەمەش نابێ بۆیە ناچارن ئەم سیستەمە بەم شێوەیە بێ بە گوێرەی ئاستی نمرەی قوتابیەکە بچێتە بەشەکان ئینشاءڵڵا ئەگەر لە داهاتووە ئەمە نەما ئەم فشارە نەما قوتابی خۆی ئارەزووی خۆی عشقی خۆی بۆ بابەتەکان پێشاندا نەک لە بەردایک و باوکو و مامۆستا و ئەمانە ئەوە سیستەمەکەش ئەگۆڕێ بەڵام لە قۆناغی ئێستاە بەڕای من ئەم سیستەمە زۆر باشە چونکە دووبارەیەکەمەوە
ئێمە مامۆساکانمان لە یەکی ابتدایی دەسخەتێککە تۆزە جوان بێکسان وسێ ئافرم دکتۆرە ئافرم ئەندازیان ئەنی ئەمە یەکێکە لە هەڵە گەورەکان بەڕاستی ئەمن خۆم یەکێکم لە قوربانیەکانی ئەم بارودۆخە تەلارسازیشم تەواو کرد و ئێستا هاتوومەتەوە دەنوزانی خوێنم چکە هەستم کرد غەڵەتم کردووە 7 ساڵی ژیانم 5 ساڵ تەلارسازی خوێندم 2 ساڵیش کارم کرد بەڵام تێگەیشتم کە هەڵەکەی من ئەوەیە کە بوارێک مەڵبژاردووە کە دوور لە توانا و لێ هاتوویەکانی من دەنوزانی ئەو شتەیەکە من حەزم لێتی بۆیە بەڕاستی هەر یەکێک لە هۆکارەکانی پاڵ بە منەوەنێ ڤیددیۆ بڵاوکەمەوە و لە بواری پەروەردە فێرکردە بەڕاستی ئەم پۆینتەیە من نامەوێت تۆی ئازیز وەکو من قوربانی بدەیت وەکو هەزاران کەس سەدان کەس من هەر ئەم شەو لەگەڵ هاوڕێی قسەمە کرد کە چوو بۆ پەرستاری ئەوە زۆر پەشیمانم 3 ساڵەمە پێچوومەتە پەرستاری ئێستا حالیان لە سنتەرێکی جوانکاری ئیشەکەم آخر معقول نییە تۆ پەرستارێکی گەورە و گران تەواوکەی لە سنتەری جوانکاریەک ئەویش وەکو پەرستار ناها وەکو فەرمانبەرێک بۆ ئەڵێ حەزم لێ نییە هەڵم کرد لەبەر ئەوەی بەعام خەڵک ئەوت پەرستاری باشە چوومە پەرستاری ئەی خۆ پەرستاری بۆ کەسێک کە تواناکەی و حەزەکەی تیابێت زۆر باشە بەڵام بۆ کەسێک کە وەکو ئەم فەقیرە ئەوەی تر تاوایان خۆجایەکە تااقەتی بڕوا ناکەم هەموو کەسێک بەڕاست تااقەتیە بێ وەکو من دیسانەوە لە سەرتاوە بخوێنێتەوە بەرحەڵ بۆیە وەکو سیستەم من لەگەڵیا کە لەسەر بنەمای نمرە بێ ئیشاڵا لە درێژایی ئەم ڤیددیۆدا زیاتر شتان بۆ ڕوونە بێتەوە ئەوەی کە منەمەوە باسی کەم لە پۆلی 12 پێناسەیەکی پۆلی 12 لە ڕووی زانستیەوە ئەوە وەکو کۆمەڵایەتی و لایەنە پەروەردەکەی باسم کرد وەکو زانست پۆلی 12 ئەو قۆناغەیە کە تەنها ورتترە و قوڵترە تەواو هیچی تر واتە تۆی بەڕێز لە پۆلی 10 و 11 بە تایبەتیوانەی لە عیلمیان ئەدەبیەکانیش باماشەوە لە عیلمیەکانیش بەتایبێت چکە خۆم ڕاستی زانستیم تەواو کردووە ناتوانم زۆر لەسەر ئەدەبی قسە بکەم وێژەیەکان بۆیە ئەمەیە زیاتر ئەمە جەماعەتی وێژەیەکان لێم عاجز نەبن چکە ئەزمونم نییە لە وێژەیە ناتوانم لە خۆمەوە قەراری لەسەر بدەم ئایا وایە یان نا بەس ئەزانم کە لە بیرکاری و مەسەلەن لە کیمیا و عفوان لە بیرکاری و لە کوردی و لە عەرەبی و ئینگلیزیمان هاوبەشە توانم لەسەر ئەم 4-5 قسە بکەم بەس ناتوانم لەسەر ئەوانەکانی تر قسە بکەم ببورن بەڵام مەسەلەن بابەتێکی فیزیایی کیمیایی لە پۆلی 10 و 11 خوێنی لە پۆلی 12 هەمان بابەتە خوێنی بەڵام قوڵتر ورتر بۆ نمونە لە ئینگلیزی لە ئینگلیزی تۆی بەڕێز لە پۆلی دا تقریبان فێرست کەندیشنەڵ و هەندێک شتی زۆر سادە ئەخوێنی بۆ نمونە بۆ یەکێک لە بابەتەکان لە پۆلی 11 فێرست و سێکەند و ثێرد بە بەسیتی ئەخوێنی ثێرد کەندیشنەڵ بەڵام لە پۆلی 12 فێرست و سێکەند و ثێرد کەندیشنەڵ بە تەفاسیل خوێنی زائیدەن ئەشی خوێنی کە چۆن ئەیانگۆڕی واتە مەسەلەن ئەیکەی بە ئۆڕ ئەیکەی بە مەسەلە ینی هێنەکان ئەگۆڕی مەسەلەن ئیفەکە ئەگۆڕی بە ئۆڕ ئیفەکە ئەگۆڕی بە کەلیمەکانی ترمان هەیە ئەوانی کە لە پۆلی 12 لە سەلم تێگەن باشتر یان مەسەلەن پاسیڤ لە پۆلیدا هەندێک ڕستەی سادی پاسیڤ بخوێنن مەسەن پرێسە سمپڵی پاسیڤ و پاسیمپڵی پاسیڤ لە پۆلی 11 هەندێک قوڵترە بێتەوە لە پۆلی 12 هەموو فۆرمەکانی پاسیڤ بخوێنی ڕیپۆرت سپیچ بە هەماشەوە بە من نمونەی ئینگلیزی چکە هاوبەشە لە بینی علمی و ئەدەبی لە کوردیش بە هەماشەوە لە بیرکاریش بە هەماشەوە لە پۆلی 11 لە بیرکاری داتاشراوە خوێنی ینی ناتوانم بڵێم زۆر بە تەفاسیل بەڵام لە پۆلی 12 داتاشاوی یەکەم دووەم سێەم تەواوکاری کە عکسەکەیەتی هەموو ئەمانە بە تەفاسیل خوێنی کەواتە بە کورت و پوختی سەرتان نێشێنم پۆلی 12 جیاوازی لەگەڵ پۆلەکانی تر ئەوەیە لە ڕووی زانستی و عیلمەکەوە وردترە قوڵترە تەواو هەرەوەندەیە واتە قوتابیەک ئەبێ خۆی ڕابێنێ لەسەرەوەی کە تۆزە زیاتر بخوێنێ چکە لەق و پۆپی زۆری لێبێتەوە مەسەلەن لەقێکی لێبێتەوە ئەم لەقە چەند بابەتێکی لە خۆگرێ هەر بابەتێک تێبینێک دوو تێبینی هەیە بۆی ئەبێ بتوانی تۆی قوتابی کۆنتترۆلی ئەو شتە بچووکانە بکەیت دووەم تایبەتمەندی کە پۆلی 12 لەوانی تر جیاکاتەوە بریتێلەوەی کە پۆلی 12 ئەبێ منهەج تەواوکەی لە پۆلی 11 مەرج نیە منهەجەکە تەواوکەی بەڵام لە پۆلی 12 مەرجە منهەجەکە تەواوکەی بۆیە ئەم دوو تایبەتمەندی ئەساسیە من باسی ئەوە ناکەم پۆلی 12 خۆشە ئاسانە قورسە ئەمە هەمووی باسی هەست و سۆزە من نامەوێت هەست و سۆز بەکاربێنم لێرە بۆی تۆ بترسێنم یان بە جۆ لە جۆرەکان واد لێ بکەم ئاسوودە بکورە بڵێ وڵا و هانوویە کە بیرم لێ دەکرێت نا من بە شێوەیەکی زانستی پێتەڵم پۆلی 12 قوڵترە ورترە وەسەلام هەرەوەندەیە من لەوە زیاتر لەبارەی پۆلی 12 و نادوێم زۆر کەس قسەیان کردو ئەچمە سەر بابەتەکانی دیکەم ئەو گرفتانەی کە عادەتەن وەکو پەروەردەکارێک من قساکەم لێرەیە ئەو گرفتانەی کە عادەتەن ڕوبەڕووی تۆی بەڕێزە بێتەوە لە پۆلی 12 ئەمانن یەکەم فرەڕایی یەکێک لە گەورەترین کێشەکانی خێزانی کوردی ئەمەیە فرەڕایە فرە ڕاوێژکارە هەرکە سەودەی قسەیەکەکە ئێمە کەسێکی پسپۆڕمان نییە گرفتەکانی خۆمان لە لای باس بکەین و چارەسەریکە بەڵکوم ئەکەوینە دوای چێ ئەکەوینە دوای بەعام عام خەڵکی عام چی وت واکەین
مامۆستای فلان چی و دواکەم ئیتر بیر لەوە ناکاتەوە ئایا ئەو شتێک کە ئەو کردوێتی ئایا بۆ من ئەگونجێ، ئایا لەگەڵ بوونیە و خێزان و عەقڵ و توانا و زیرەکی من ئەگونجێ یان ناگونجێ، یان کەمە یان زۆرە. بۆیە ئەمە نەک تەنها لە مۆزوعی پۆلی 12 تەنانەت لە پەروەردەکردنی منداڵ، تەنانەت لە کڕینی سەیارە، تەنانەت لە گۆڕینی خان و ناوماڵ و ئەمانە ئایلەی کوردی ئەو گرفتەی هەیە زۆر تەداخولات ئەکا، زۆر ڕێی وەرەگرێ. ڕایەکانیشمان لە کەسانی پسپۆڕ و شارەزان نین، بەڵکو مەسەلە من هەموو جارێ وتومە مامۆستایانی ئازیز ئەتان خەمە سەر و سەر چاوم، ئێوە مامۆستای ئێمە بوون، من یەکێکم لەوانی کە زۆر ڕێز لە مامۆساگرم، بەس لەم پۆینتەیە ئەمن دەبی ئەکادمی قسە بکەم، بابەتیانە قسە بکەم. مەسەلەن مامۆسای مەسەلەن کوردی یان مامۆسای فیزیا، مامۆسای عەرەبی، مامۆسای ئاین، مامۆسای فلان، ئیشی ئەوە نییە بەڕاستی بێت جەدوەل دابنێ بۆ قوتابی، بێت مەسەن گرفتە دەرونیەکانی قوتابی چارەسەرکە، مەکە کەسەکە خۆی مەسەلەن هەمانە خۆی لە بواری دەرونی زۆری خوێندێتەوە و شارەزای هەیە و خوێندوشەتی لە دەروونزانی، ئەوە ئاساییە شتێکی ئەتوانێت تەداخڵکە بەڕای من. یان هەندێک مەسەلەن تێبینی پەروەردەیی بدات، چونکە ئەو پسپۆڕە لە بابەتەکەی خۆی بەڕاستی تۆ ناتوانی بێیت لە جیاتی کەسێکی پسپۆر لە دەروونزانی کۆمەڵناسی بە جۆر لە جۆرەکان، کەسێک کە ماوەیەکی زۆرە ینی شارەزای دەروونزانی گەشە و شارەزای دەروونزانی پەروەردەیە، شارەزای ئەوەیە کە عام منهەج چۆن دادەندرێ بێ قەرار بدەی ئەو قوتابیە چی بکە. بۆ یەکێک لە گرفتەکانی قوتابیەکانمان ئەوەیە بەگوێی کەسێکەکەن کە غێر پسپۆر واتە پسپۆ مەسەلەن مامۆسای فیزیا ئەتوانێت تێبینیەکانی خۆی بدا لەسەر فیزیا تاو دەست خۆش، مامۆسای ئەحیا بە هەمان شێوە، مامۆسای زیندەوەرزان، مامۆسای کوردی بە هەمان شێوە، مامۆسای مێژوو بە هەمان شێوە، بەڵام ناتوانێت بێت لەسەر لایف ستایل و کۆمەڵێ بابەتی دەرونی قوڵ شێوازی خوێندن و تەکنیکی خوێندن بە عام قسە بکە. ئەتوانێت بابەتەکەی خۆی چڕکاتەوە بڵێ بابەجان ئەم بابەتەی من پێویستە بەم شێوەیە بخوێندرێ، ئەمە زۆر زۆر جوانە، بەس ناکرێ ینی عادەتەن ئەوانشی کە ئەچننا ئەو بابەتەوە تووشی خەلەلی زانستیە بن. ینی من ئێستا یەک دنیا شتم لایە کە ئەو مامۆسا ئازیزە کەوتوتە هەڵی گەورەی ئەکادیمیەوە، بەجۆی لە جۆرەکان لە ڕوشت نایە پێی بڵێ چکەوە ئەزانێ ینی بەداخەوە ڕەخنەگرتن لە وڵاتەیەمە بووە بە جۆرە لە سوکاتی پێکردن، بە سوکاتی وەریەگرێنێک بەدڵێکی فراوانەوە. تەمان هەمانە مامۆسای واشمانەیە کە من خۆم پێم وتووە شانازی پێوەکەم زۆر بەدڵێکی فراوان وەریگرتەوە چاکیشی کردەوە. بەرحاڵ گرفتە ئەساسیەکە تۆی ئازیز و خۆشەویست لە کەچتە پۆلی 12 نەکرد لە پۆلی 12 لە زانکۆ لە هەڵبژاردننی بەشەکەت لە ژیانی داهاتووت تکایە گوێ لە کەسێک بگرێ ئەکادیمی بێ، ئەزمموی هەبێ، ئەو قۆناغی تێپەڕاند بێ، خۆی توانی بێتی سەرکەوتن بەدەستبێنێ بەڕاستی، یعنی قەناعەتت پێبێنێ، نەک قەناعەت بەڕێزان بە بەڵکەی زانستی دێ لۆژیکیانە، نەک بڵێ فلان و فلان ئەو هایان کرد تۆش ئاوا بکە، نە ئەمە گەورەترین هەڵەیەکە بەشێک لە مامۆستا و قوتابیان و خێزانەکانی ئێمەشی تێکەوتووە. فلان و فلان وای کرد ئەتوش ئەوها بکە، ناوە غەڵەتە کاکە فلان و فلان بارودۆخی خێزانی جیاوازە، ئایکیوەکەی جیاوازە، مەسەلەن گرفتەکانی لە من جیاوازن، خاڵی لاواز و بەهێزی لە من جیاوازە، کاکە پەروەردەی من لەگەڵ ئەو جیاوازە، مەکتەبەکەمان جیاوازە، مامۆس ینی ئەم هەموو جیاوازیە هەیە، ناکرێت تۆ گشتگیری بکەیت، ناکرێت تۆ گشتگیری بکەی بەڕاستی. بۆیە لە مۆزوعی فرەڕایی ئەبێت تۆی بەڕێز یەکگوێ لە یەک کەس بگری لە سەرەتاوە هەتا کۆتایی یەک ئاراستە ببڕی. هەندێک کەسمان هەیە هەر دەقەو لەسەر ڕایەکە، هەر دەقەو لەسەر فکرەیەکە، هەر دەقەو لەسەر بیردۆزێکە، باشە مەسەن ئێمە لە دەروونزانی کە چارەسەری دەرونیەکەی نەبێت لەسەر یەکێکیان بڕین، نابێ هەموو بیردۆزەکان بەکاربێنی. ئاخر دێ مەسەلەن لە یەکێک لە بیردۆزەکان هەتا نیوەی ئەڕۆی ئەگەڕێتەوە بیردۆزێکتر بەکاردێنی بۆ چارەسەر، ینی ناگەیتە ئەنجام. ئەبێت تۆی بەڕێز یەک ئاراستە بگری، ئاراستەکەش ئەکادیمی بێ، زانستیانە بێ، لە کەسانی پسپۆڕی دەرونی و شارەزای پەروەردەیی بێ، زۆر زۆر باشترە لەوەی کە کەسێک بێ پسپۆڕی تر بێ. یان بەداخەوە کە هەندێک کەسمانەیە ئێستا حالیان لە کوردستانە پەیجێکی داناوە لە ئینستاگرام و بەناویەوەی هێشتا خۆی پۆلی 12 ئامۆژگاری خەڵکەکە لە پۆلی 12 بابگیان تۆ خۆشتا ساڵێکە 2 ساڵ 3 ساڵ لە پۆلی 12 هێشتا خۆت دەرنەچووی، چۆن جەدوەل دانەی بۆ خەڵک؟ یعنی ئەمە یەکێک لە هەڵەکانی تری پۆلی 12. بەرحەڵ خاڵی دووەم فرەمەلزەمەی، ئەمە یەکێکە لە کێشە گەورەکان، زۆر زۆر باسمان کردووە، ناچمە زۆر تەفاسی. ئەسڵا من لەگەڵ مەلزەمانیم، چونکە مەلزەمەوا لە مرۆڤەکە کە قۆناغەکانی گەشەی عەقلی تێنەپەڕێنێ، قۆناغەکانی معریفەی ئینسان تێنەپەڕێنێ، ئەوانەی کە شارەزای بواری دەروونزانی پەروەردەین لە من تێگەن، جەماعەتی بلوم، ئەوەی کە لە بلوم شارەزا بێ کە سیستەمی پەروەردەی لەسەر پێکاتووە، مەسەلەن remembering, memorizing, analyzing، ئەمانەی خوێندووە ئەزانێ مەبەسم چیە، ناچمە ناو تەفاسیل لە ڤیدیۆیەکتر باسی یەکەم. بەڵام ئەگەر ناچار بووی مەلزەمە بەکاربێنی، ئەوە یەک مەلزەمە، یەک مامۆستا، ئەو مامۆستای کە دەرزەکەت پێڵێ باشترینیشتە، یان مامۆستای ئەو مامۆستای کە بە یوتیوب لەسەریە خوێنی و کتێبەکەشە بێ بەکاربێنی، واتە کتێب و مەلزەمە پێکەوە بەکاردێنی. بەڕای من وەکو کەسێک کە ئەزمموی زۆرم لەم بوارە هەیە، بەڕای من قوتابیەک مەلزەمە تەنها بۆ
شیکارکردنی ئەو پرسیارانە بەکاربێنێت کە شیکاریان نییە یان مامۆستا فریاناکەوێت لە پۆلدا شیکاری بکە ئەگەرنا دەفتەر و کتێب باشترین شتە چکە خۆت بەکارێنی هەندێکی ئەڵێ فریان ناکەوین طبعاً فریان ناکەوی چکە تەفاسیلی ئەوە لە ڤیددیۆیەکتر باسەکەم فریان ناکەوی لە بەروی بنچینەکانی ئەو عیلمە ئەو منداڵە نایزانێت ئەو قوتابێ نایزانێت ئەچتە سەر هەر بابەتێک ئەو مامۆسایان ناچارە بابەتی پێشتریش شی بکاتەوە بۆیە ئیتر ئەمە پرۆسەیە بەردەوامە بێ ئیتر ئەو مامۆسایەت تاخیرە بێت طبعاً ئەڵێ بڕۆنە سەر مەزەمە ناچمە ناو تەفاسیلی ئینشاءالله ڤیددیۆیەک دانێم تایبەت بە مەلزەمە بە کورت و پوختی یەک مەلزەمە بەکاربێنە لەگەڵ کتێبەکەت و مامۆساکەی خۆت و وەسەلا تاو خاڵی سێەم فرە مامۆستایی ئەویش یەکێکترە لە هەڵە گەورەکان باشترین شت بەڕای من ئەوەیە هەمان مامۆستا دەورەت پێ بکە هەمان مامۆستا مەسەلەن لە قوتابخانە دەرزەکەت پێ بڵێ ئەگەریش مەسەلەن هەستت کرد مامۆستاکەی خۆت لە قوتابخانە تەواو ئامادە نییە ئەتوانی خولێکی مامۆسایەکی باش بکەی یانیش لە یوتیوب لەگەڵ مامۆسایەک بڕۆی بەڵام ئاگادار من لە ڕووی کۆمەڵایەتیەوە نابێت وا بکەی ئەو مامۆسای هەست بکە کە تۆ لەگەڵ حسابی بۆ ناکەی خوانەخواسە یان بە کەمی ئەزانی چکە ئەبێتە جۆرێک لە عوقدە و شەڕی نەفسی ئەوەش زۆر لە قوتابخانەکان دیارە لەسەر مەرزەمە مامۆستاچی لە قوتابیەکە من ناچمەوە تەفاسیلە نائەخلاقیە پەروەردەیە بەڕاستی بەس ئەوەندەت پێ دەڵێم کە فرە مامۆستایی باش نییە و یەک مامۆستا و یەک سەرچاوە خاڵی چوارەم مەرجی دەورات و قوتابخانەی ئەهلی یەکێک لە کێشە گەورەکان لە وڵاتی ئێمەیە ئەوەیە لەگە عامێ دەچینە شامێ ئاسەیەم سەقەتەوەی کە یەکەم جا باسم کرد و فکرەیەکی سەقەت دروست بووە ئەو قوتابیانی کە ئەگەر مامۆستای تایبەتیان نەبێ دەورە 4-5 دەورە نەکەن لە مەکتەبی ئەهلی نەبن دەرەجە نایانن یەکێکە لە هەڵە گەورەکان ئەسڵەن وانە 180 پرۆسەی سەرکەوتن خۆتی من لەوانەیە بەشێک لەوە بزانم من خۆم لە قوتابخانەی ئەهلی بووم یعنی وایە قوتابخانەی ئەهلی بەجددی لەوانەیە ڕێژە قوتابی کەمتر بێ لەوانەیە تۆزە زیاتر گرنگی بە مامۆساکان بە قوتابیەکان بدرێ لەوانەیە ئیتر ینی هەندێک تایبەتمەندی لاوەکی هەیە بەڵام ئەمانە نابنە مەرج بۆ ئەوەی کە ئەم قوتابیە دەرەجە بێنە یان نەیهێنێ بە چای خۆمانەی بینی ساڵانەی یەکەمەکان و دووەمەکان هەرچەند من لەگەڵ ئەوە هەنیم کە گەورە بکرێن و بارز بکرێن بەڵام یەکەمەکان و دووەمەکان زۆربیان لەکوێن عادەتەن لە قوتابخانە حکومیەکانن من هەمیشە شتێکەڵم تخوا قوتابیەک بە دووسێ دەورە و مامۆستا و قوتابخانەی ئەهلی بتوانێت دەرەجەیەکی بەرز بەدەست بێنێ بەڕای منە قوتابیە سەرکەوتو نییە چکە ئەچێتە زانکۆ سەیری وەزعی زانکۆی کە فێر نەبووە خۆی بخوێنێ لە پۆلی 12 پشتی بە مامۆستا و بە دەورات و بە فلان و فلان بەستووە ئێستا ئەچێتە زانکۆوانیە خۆ مامۆستایی زانکۆ دکتۆرێکی گەورەگران نایەتە ماڵەوە دەرزت پێ بڵێ یان دەورات ناکاتەوە لە هاوین بڵێ یاڵاوە قۆناغی هەندەستە قۆناغی دوو قۆناغی سەی تۆپ وەرنەوە دەورەتان بۆکەمەوە ئەم شتە نییە بۆیە ئەم قوتابی عادەتەن ئیتر لە زانکۆ تووشی گرفتی گەورە بێ بۆیە من ئەڵێ مرۆڤ بێت طبیعی خۆی بەرەو سەرکەوتن بڕوە دووبارەیەکەمەوە طبیعی خۆی مەسەلەن لە دوایی پێشنیارەکانتان پێڵم بەس ئەو تێبینێ لێرە پێویستە پێتی بڵێم کە مرۆڤێک تایبەتمەندی جیاوازە لەگەڵ مرۆڤێکی دیکە تۆ ئەتوانی چەند دەورە بکەی یەکێکتر دەتوانێت چەند دەورە بکە یەکێکتر دەتوانێت بچێتە قوتابخانەی ئەهلی هەموو ئەمانە بەڕێزان شتێکی شەخسین 120 سەرکەوتنی تۆن 180 سەرکەوتنی تۆ بریتە لە خودی خۆت ئامادەکاری دەرونی خۆت ئامادەکاری عەقڵی خۆت ئایا تۆ توانی وانەکان بخوێنی ئایا لایف ستایل و جەدوەلت باشە ئایا کەسێک هەیە خەمەکان و گرفتەکانی خۆتی بۆ باسکەی ڕاوێژی پێ بکەی یارمەتیدا یانیش هەر لە ناو خۆت ئەی خۆی تۆ ئەیکی بەگرێ ئایا تۆ کەسێکی کە زۆر خەریکی گرفتە کۆمەڵایەتیەکانی یان خەریکی ناو خۆتی و چارەسەری خۆتەکەی ئایا تۆ کەسێکی پاڵنەری ناوەچیت هەیە یان پاڵنەری دەرەکیت هەیە ئەمانە هەمووی ئەبێ پسپۆرانی دەرونی یارمەتیتان بن کە لە قوتابخانەکان هەیە بەس بەداخەوە بەشێکیان ئیشی خۆیان ناکەن جا بە کورت و پوختی مەرجی دەورات و قوتابخانەی ئەهلی و ئەمانە لە ناو مێشکت دەربێنە بڕواتە بێ ئەگەر تۆ خۆت ئیرادەت هەبێ بەبێ ئەمانش نمرە دێنی ئەگەر ئیرادەت نەبێ بەمانەشەو نمرە نانی دووبارەیەکەمەوە ئەگەر خۆ تواناتان هەبێ لە ڕووی مادیەوە تواناتان هەبێ لە ڕووی معنەویەوە بتوانن قوتابخانەیەکی ئەهلی خۆ باشتر من ناڵێم خراپ ئاگدار بە بەس ئەڵێ مەیکەرە مەرجێک وەڵام من لە قوتابخانەی حکومی میتر تەواویان هەیوا هەیە لە مەکتەبێکی ئەهلیە ئەڵێ نالۆ مەکتەبە دەرەجە نایە چمە فلانە مەکتەبی ئەهلی چیە گرانترە خەڵک بەعامە چێ بۆی ینی من هەمیشە نمونەیەکی هێنمەوە تەحەدای هەرچی مەکتەب و مەحەد و پەیمانگای خاوینەیە ئەیکەم کە کامیان ساڵانە لە 1600-1500-2000 تەلەبەی هەیە کامیان لە 100 قوتابیەکانیان ئەگەن بۆ ئامانجێکی هەیەە نییە بەڕێزان نییە نەمبینیوە بڕواناکەم لە هەموو کوردستانی مەکتەبێکە بێەوە یعنی مەسەلەن 1000 قوتابی هەبێ 100 تەلەبەی گەیشت بێ بۆ هەدەفی کە لە ناو مێشکایەتی ئەمە سەرکەوتن نییە ئەمە شکستە بەداخەوە دێن لە هاوینەکە ئەماکەنە ڕکلامێکی گەورە فلانە تەلەبە بابیجان لە 1600 تەلەبە تۆ 2 تەلەبەت 9 هێناوە ئەسڵنەوە مهم نییە ناکاتە ئۆپۆین ئەو یەکیش
فکرەکە وازحە بۆیە بەبێت لە پرۆسەی پەروەردە لەم بابەتە بزنسێ بێنینە دەرەوە پێی بڵین بابیجان هەر کەسە خی گەورە دروست کردو بۆ بوارێک نابێ هەمومان سەد بێنین ئەمە غەڵەتە جاخەوەمان سەد بێنین کەواتە نازانم هیچ مانایەک بۆ ژیان نامێنێتەوە بۆیە تکایە بەم شتانە تێمەکەون فرڕامە بن یەک کەس ئاراستەتان کا کە ئێمە پرۆگرامی تایبەتمانە ئەگەر پێتان خۆش بێمە لە خزمەتان نابین دوایی باسیەکەم واز لە فرە مەلزەمەیی بێنە یەک مەلزەمە فرە مامۆسایی غەڵەتە و مەرجی دەورات و قوتابخانەی ئەهلی مەخەرە مێشکی خۆت تۆی بەڕێز لە هەر شوێنێک بی لە گوندێکی ئەو سەری زاخۆبی لە هەورامان بی لە هەولێر بی لە سلێمانی بی لە هەر شوێنێک بی خۆت ئیرادت بەهێز بێ ئەتوانی ئەو نمرەیە بێنی کە ئەتەوێ ئەگەریش خۆ یارمەتی بدرێت مامۆستات هەبێ مەسەلەن هاوینەکەی بتانی هەندێک وانە تاواکەی ئەمە زۆر باشە من لەگەڵ ئەمە گرفتم نییە بەزمەبەستم مەیکەرە مەرج بڵێ ئللا ئەبێ مەکتەبی هەلی اینجا من نمرە دێنم بابچینە سەر بابەتێکی دیکە یەکێک لە پرسیارە هەرە گەورەکان کە ساڵانە بە بەردەوامی لێمەکرێ ئەرێ مامۆستا خولی هاوینە بیکەم نیکەم چەند وانە بکەم بەڕێزە من هەمیشە ئەڵێم ئەگەر قوتابیەک خۆی بەتوانا بێ و زیرەک بێ و ڕۆژانە ڕاهات بێ کە لەگەڵ مامۆستاکەی بە بەردەوامی بڕوا ئەوە ئەو قوتابیە پێویستی بە هیچنی بەڕاستی پێت ئەگەریش بتوانێت لە هاوینەکەی وانەیەک دووانە تەواوکە بۆ ئەوەی لە زستان ئیسراحەتی زیاتر کاتچکە پۆلی 12 وتم قوڵترە ورترە ئەوەیە مشکیلەکەی ئەبێ منەجیش تاواکەی ئەم سێ تایبەتمەندیە قوڵە وردە ئەبێ منەش تاواکەی بۆیە عادەتەن مانگینەوە تا مانگی چوار تابیتر لە مانگی چوارەوە دوای مانگی چوار نایەتەوە عادەتەن فریا ناکەوێ مامۆستا هەمووانەکان تاواکە زەختێکی زۆرەکەوێتە سەر قوتابی بۆیە ئەو قوتابیە ئەتوانێت لە هاوینەکەی چەند وانەیەک هەڵبژێرێ بیان ینی ئەوانەکان دەرەخکە بیان خوێنێ پێداچونیان پیا بکە اینجا لێرەیە ئەکەوینە دوو بابەت یەکەمیان ئایا خول بکەم ئایا بە یوتیوب بخوێنم مامۆستای وامان هەیە کە یوتیوبەکەی زۆر باشە یعنی من خۆم مامۆستامانە بۆ ئەمساڵ لە قوتابخانەیەک خۆی بابەتی ناردۆ بۆ تەڵەبەکان بڕۆ لە یوتیوب باسی بکرێ زۆر بەجوانی مامۆستایکی زۆر باشە من قسەکەم لەسەرەوەیە لێرەدا ئەگەر تۆی ئازیز تەمەشا بۆی بڵێ ئایا بە یوتیوب بخوێنم یان بچمە دەورە ئەگەر تۆی ئازیز ئیرادەت هەیە تێبگە لەو قسەی کەم ئیرادەت هەیە ئەتوانی ڕۆژانە 2 سەعات بە دیار یوتیوب بۆ دابنیشی بخوێنی ڕۆژانە وانەیەک دووانە بخوێنی یعنی زەبط و ڕبتت بەسەر خۆتا هەیە ئیرادەت هەیە ئێهمالی ناکەی بە کورت و پوختی واجبەکان ئێهمالی ناکەی بە یوتیوب ئەتوانی بخوێنی من لەم قسەی خۆم بەرپرسم قوتابیمان هەبووە لە قولی ئێمە کۆشش بەشدار بووە یەک دەورەی نەکردووە مامۆسای تایبەتی نەگرتووە لە قوتابخانەیەکی زۆر سادە بووە قوتابخانەکە ئەسڵ هەر ناوبانگی نییە نۆتوسی هێناوە ئێستا لە ئیPU لە هەندەسەیە شانازی پێ دەکەم مەبەستم بەڵام هەشمانە یەک دنیا دەورەشی کردووە 5 مامۆست مەسەل مامۆسای تایبەتی شیە بووە دەوراتی هەمووانەکانیش کردووە بەخوا بە 58 دەرچووە حدێک وەری گرتووە لە ڕای خۆلای خۆمانەڵێ مەبەستم سەکەم لەسەر ئەوەیەکە تۆی ئازیز ئەگەر ئیرادەت بەسەر خۆتا ئەشکێ ئەتوانی بە یوتیوب بخوێنی بەڕاستی ئەگەریش ئەزانی کەسێکی حەزل لەوەیە کە کەسێک ڕاستەوخۆ پرسیاری لێ بکەیت و وەڵامت بداتەوە و مەسەلەنەها عادەتەن ئێماڵین ئەمە کەسە کراوەکانن لە ڕووی دەرونیەوە MBTI مان هەیە کە پێمانەڵێ هەندێک کەسمانێ پارێزکار هەندێک کەسمانەیە کراوەیە عادەتەن کراوەکان لەگەڵ مامۆستایە بن باشترە لە ناو کلاسا بن باشترە ئاگدار بن دووبارە ئەم ڤیددیۆیە بەڕێزان خوانەخواسە بۆ لێدانی هیچ پەیمانگایەک نییە بۆ شکاندنی مامۆستان نییە بۆ خراپکردنی قوتابخانە ئەهلیەکان نییە ڕجان ئەم ڤیددیۆیە لەسەر بنەمایەکی ئەکادیمی من قساکەم 100 جایتری شێڵێمەوە ئەگەر قوتابیەک ئیرادەی هەبێ خۆی ئەتوانێت بە یوتیوب وانەیەک دوانە تەواوکە هاوین ئەگەر ئیرادەشی نەبێ باشترین شتەوەیە کە دەورەیەک بکە اینجا ئەمە وەڵامی ئەو پرسیارەماندایەوە کە یوتیوب یانیش مامۆستا ڕاستەخۆ تەمەن هەردووکیان لایانی ئەرێنی و نەرێنیانەیە پۆزیتیڤ و نەگەتیڤ مەسەلەن لایەنە ئەرێنیەکەی ئۆنلاین ئەوەیە دەجارەتوانی دووبارێکەوە مەسەلەن لە ماڵی خۆت دائنیشی مەسەلەن پارە سەرف ناکەی ڕاستیەکەی بەڵام لایەنە ئەرێنیەکەی فەیس تو فەیسەوەیە کە لەگەڵ حی لەگەڵ مامۆستاکەی ناچاری سعی بکەی ئیمتیحانتەکە لایەنە خراپەکە شێوەی مەسەلەن کاتت لێ ئەڕوا پارە سەرفەکەی ئەمە لایانی نەرێنیەکەیەتی عفوا نەک خراپەکەی لایەن نەرێنیەکەی لایەنە نەرێنیەکەی ئۆنلاینیش لەوانەیە ئەوە بێت کە تۆ ئیمتیحانی خۆت نەکەی ئێهمالی بکەی ئەگەر وەکو وتم بەرحاڵ لەوانەیە مەشغوڵ بی زۆر بە موبایل و ئایپادەوە ئەها مەسەلەن نۆتیفیکیشنێکی سناپت بۆ تۆی ئاڵاچتە ناو سناپوی تر دەسەکەی بە چاتکردن و ئاگە لە دەرزەکە نامێنێ ئەمە ئەگەر وایت ئەوە بچیە دەورەکە باشترە زۆر باشە
پرسیاری دووەم کە دێتە پێشەوە ئایا مامۆستا چەند وانە بکەم ئەگەر وەڵامێکی ئەکادیمیت ئەوەی کە من ئەزمونم کردووە من دەڵێم یەک وانە یان دووانە باشە لەبەرچی ئێستا پێتان دەڵێم بۆ طبعا من مافی خۆمە لەسەر ئەم ڕای خۆم بەڵگە بێنمەوە قسەی لەسەر بکەن هەر ئازیزێکیش پێم خۆشە تۆی بەڕێز ئەزمموی خۆت لە کۆمنت بنووسی ئایا تا چەندێک لەگەڵ منای مەسەرەن هەتانە سێ چوارwانی کردووە ئایا ڕاتچی بۆ لەسەروانەکان حەزەکەم بەڕاستی لە کۆمنتەکان ببینم ئیسفادەی لە یەکەم یان هەر مامۆسایەکی ئازیز هەر پەیمانگایەکە قوتابخانەیەک ئامادەم ئەمە بکەینە دیبیت دابنیشین دوو مامۆستا من و چەند مامۆسایەکی بەڕێز کە ڕای ئەکسی منیانێ ئەڵێن سێوانە و چوارwانە و پێنجوانە بکەن با مناقەشەیە بکەین ئامانجی ئەم ڤیددیۆی من و ئامانجی ئەگەری شاڵاکردمان ئەو دیبیتش ئەو کۆنفرانسش ئەوە دەبێت کە قوتابی باشترین شتەڵە بژێرێ یعنی خوا نەخواستە من لێرەدا مەبەستم جژایەتی نییە لێرەدا ئەمەوێ پێتان بڵێم بەڕێزان فکرەیەکی جیاواز باجێ بەجێ بکەین چکەوە چەند ساڵە لە کوردستانە ئەم فکرەیە ئەڕوات سێوانە و چوارwانە و پێنجوانە نەتائیجمان نییە من پێتەڵێم 100 جاری تریش گرفت گەورەترین گرفتی پەروەردەیمان هەیە زۆرترین نەخۆشی دەرونی دروسە بێ لە پۆلی دوانزە زیبکە و قۆڵۆن و قەلەقی و ئەمانەش لێگە ڕێباسی ناکەم و زۆرترین کێشەی خێزانیش دروسە بێ کۆمەڵایەتیش دروسە بێ چکە مەسەلەن چۆن مەسەلا ئەمەڵێ سعی بکەم من نایکەم بیکەی نازام دەورە بکەی نایکە ئیترە بێتە کێشەی کۆمەڵایەتی کێشەی مادی دروسە بێت لە خێزانەکان ئێمە مامۆسایانی بەڕێز بە ئەم ڕای منیش قەچەکە بات قوتابی وەری بگرێت دوایی قوتابی خۆی بڕیار بدا کە ئایا وانەی زۆر بکە یان وانەی کەم بکە هیوادارم فکرەکە وازەح بێت ئێستا من کۆمەڵی شتان پێڵێم لەسەرەوەی کە قوتابی خوێندکار لە هاوین چەند وانە بکە بۆ من ئەڵێم یەک دووانە باشە و خراپیەکانی سێوانە و چوارwانە چییە من هیچ باشیەک لەوا نبینم وەکو شخصی خۆم هیوادارم کەسێکە بێ بڵێ نەخێر باشیەکانی هەیە لە کۆمنتا بۆم بنووسێ ئیسفادەی لێکم قیچەکە ئەزمموی لێوەرەگرم با بچینە سەر لایەنە ئەرێنی و نەرێنیەکانی ئەم بارودۆخە خولی هاوینە ئەگەر قوتابی خوێندنی یەک یان دوووانە لە هاوین بکە ئەوە ئەم قوتابیە ئێمە زەختی لێ ناکەین خوای گەورە هەر یەکێک لە ئێمەی دروست کردووە جیاوازی تاکایەتیمان هەیە بە جیاواز دروستی کردوین من ئەڵێم بەعام قوتابیان لە دووانە سێوانە ناتوانن زیاتر بکەن چکە مێشکیان بەرگە ناگرێ ناتوانن بەڕێزان هەندێک کەسمان هەیە کە ئەگەر زەخت لە خۆی بکا کە لە خاڵێک لە خاڵەکان باسی یەکەم تووشی نەخۆشی دەرونیە بێ سەیریکە ئەگەر تۆی بەڕێز یەک وانە یان دووانە بکەی ئەوە بە تەبیعی خۆت ئاسایی خۆت بەبێ ئەوەی زەخت بکەی ئەو نمرەیە ئەهێنی کە تۆ پێت باشە کە هەستەکەی زەڕورە بۆ ئامانجەکەی تۆ بەمەرجێ ئامانجەکەت ڕاستەقینە بێ نەک لەبەر کۆمەلگا و خەڵکو و دراوسێ خزم و کەسوکار و دایک و باوکو مامۆساوێ بەڕاستی پێت بڵم چکە زۆرمان هەیە باسیشم کرد حەزی لە فلان بوو ئێستا پەشیمانە لەبەر خەڵک چۆتەوە بەشە بەرحاڵ ناچمەوە بابەتە دیسان بۆیە ئەو مرۆڤەی کە زەخت لە خۆیەکە من دووبارەیەکەمەوە تخوات تەلەبەیەک بە زەخت و زۆر و دەرەجە و مامۆسای زۆر دەرەجە بێنێ بەڕای من سەرکەوتو نییە چکە بە تەبیعی خۆی نەبووە بە زەخت بووە وەکو نمونەیەک ئێستا هات بەمێشمە مریشکێک بێنی بە پرۆتین قەڵەویکەی بەس بۆی بیفرۆشی هەروەکەوە دێتە پێشاوم بەڕاستی جیاوازە تامیشی جیاوازە لە مریشکێکی ئاسایی خۆماڵی کە بە مەسەلەن لەوانێ بە چەند مانگێک اینجاوەکم تۆزە گەشە بکا گەورە بەس ئەو بە 2 هەفتە مریشکێکی 3 کیلۆیی بۆ دروستەکات و تامیشینی و خراپیشە و تووشی نەخۆشیشمانەخە ئەمە وەکو نمونەیەکی بۆی تۆی بەڕێز تێ بکەیت بەڕێزان لایەنە نەرێنیەکەی ئەوەی کە قوتابی خوێندکار سێوانە یان زیاتر بکە ئەوەیە توشبوون بە گرفتی دەرونی ئێمە لە دەروونزانی ئەوانەی کە شارەزای دەروونزانیان هەیە زۆر بەباشی ئەزانن ئەگەر هەر حاڵەتێک بۆ ماوەی 6 مانگ بەردەوام بێت ئەوە ئەو کەسە لێ بێتە نەخۆشی واتە ئێمە هەموو هەستەکان لە لامان ئاساییە ئەگەر ئەو کەسە بۆ بەردەوامی بۆ ماوەی 6 مانگ بەردەوام بوو لێ بێتە نەخۆشی و گرفت زۆربەی ئەو قوتابیانی کاتونەتە لای من بۆم دەرکەوتووە تووشی گرفتی سایکۆسۆماتی بوون نەخۆشە سایکۆسۆماتەکان واتە ئەوانەی کە بەهۆی سترێس و قەلەقی زۆرەوە ئەم مناڵە تووشە بێ وەکو قۆڵۆن قورحەی مەعیدە کێشەی دوانزەگرێ ئەوانە مەسەلەن مۆزوعی زیبکە قژ هەڵوەرین پفکەی ناودەم چی پێڵە نەهاو زیبکە سپیەکانی ناودەم مەسەلەن خواردنی پێ ناخورێ زۆر ئەخوایان بەعکسەوە هەمانە زۆرە خەوێ هەمانە ناخەوێ سترێس و قەلەقە ئازاری جونگەکان مەسەلەن لە خانمانە گرفتی مەسەلەن سوڕی مانگانە و دواکەوتن و کیس و ئەمانە بەشێک لە توێژنەوەکان ئەڵێن سترێس دەبێتەوە هۆی بەردی گورچیلە ڕمڵ و ئینتیهابات هەموو ئەمانە هۆکاری سترێس و قەلەقی زۆرن ئەم قوتابیە کە سێوانە زیاتر ئەکات
سێوانە و سێوانە زیاتر ئەکات لە هاوین لە مانگی 5ەوە لە مانگی 6ەوە تۆ بڵێ هەتاوەکو مانگی 4 ساڵی داهاتوو وەڵام مانگی 6 ئێستا ئیمتیحاناتی پۆلی 12 مانگی 6 وەکو جاران نییە هەتا مانگی 6 ئەو هەموو سترێس و قەلەقیە بەرگە ناگرێ تووشی یەک دنیا گرفتی جەستەیی ئەبێ کە ئیترە بێت دەرزی و دەرمان و نازانم چی و خەڵکە ئەناسم تەمەنی 7 ساڵ بۆ قورحەی مەعیدەی 3 جار بۆ کراوە چییە هەمووی قەلەقی و سترێسە باشە خاڵێکی دیکە بەشێکیان تووشی سایکۆلۆجیکال بەرن ئاوتە بن واتە سووتانی دەرونی ئینشاءڵڵا هەوڵەدەم تێستەکەی بڵاوکەمەوە بۆی بزانی کە چەند کارەساتە یعنی چی چێژ لە هیچ وەرناگرێ ڕقی لە هەموو شتێکە مانگی سەیە وا دەوام تەواوە بێ خواخوایەتی کەس قسە نەکا خواخوایەتی تووڕە ئەبێ قەلەقە ڕقی لە خوێندنە هەموو ئەمانە پێمانەڵێ ئەم منداڵە تووشی نەخۆشی سایکۆلۆجیکال بەرن ئاوت بووە سووتانی دەرونی بووە پێویستی بە چارەسەری دەرونیە چارەسەرەکەش مانگێک دوو مانگیەوێ کاتیشی نییە هۆکارەکەشی زەختێکی زۆرە لە خۆی کردووە لە هاوین و لە زستان بۆیەس ئەوەی سێوانە و چواروانە و پێنجوانەکە لە هاوین هەر زەخت لە زستان هەر زەخت ئەم کەسە تووشی گرفتی دەرونی ئەبێت و پێویست ناکە باسیکەم ئەوەشی شارەزای دەرونی نەبێ هەر بەم دوو بابەتەی من کە باسم کە سایکۆلۆجیکال بەرن ئاوت وە سایکۆسۆماتی زۆر بەباشی ئەزانێ هیوا هەیە هەر عایلەیەک مناڵێکی پۆلی 12 هەبێ داکو باوکە تووشی قۆڵۆنە بن لە داخیا بەڕاستی وەکو نوکتە من زۆر جا لە سینارەکان باسیەکەم کەواتە یەکوانە دووانە تۆ ئەتوانی ئەم کەسە بە تەبیعی خۆی بگەێنیتەوە ئامانجەی کە ئێوێ بەڵام سێوانە و چواروانە و پێنجوانە بەڕاستی تووشی کێشەیەەکە ساڵی پار من خۆم دەورەم هەبووە تکام کردو لە قوتابیەکان تکاتان لێکم یەکوانە یان دووانە بکەن ئەو قوتابیانی کە دووانەیان کردووە ئاستیان زۆر باشترە ئێستا من بەچای خۆمی بینم لەوەی ئەو قوتابیانی کە سێوانە و چواروانەیان کردووە بەرحەڵ بچمە خاڵێکی دیکە ئەم ساڵی شەڵا توێژنەوەیکەکەین لە بوارەوە هەر بە عەمەلی توێژنەوەیکی زانستیەکەین و ئەنجامەکەی بڵاوەکەینەوە خاڵێکی دیکە تەواوکردنی تەواوی منهەج لە 3 مانگ لەو 3 مانگە تۆی بەڕێز کە مانگی 6 ئەچتە قوتابخانە ئەچتە پەیمانگا یان مەسەلەن یوتیوب بەکارێنی ئەتوانی ئەو منهەجی تەواو یعنی ئەو منهەجە تەواوکەی لە هاوین نەک بە شێوەیەکی ئەوەی ئەگەر 3 دەورە بکەی ئێمە ئەزمونمان هەیە 3 دەورەی کردووە فریان نەکەوتووە باشە بۆیە هاوینان هاتووەتەوە عوتڵەکان ئەفۆن زستانان هاتووەتەوە عوتڵەکان هاتووەتەوە جومعان قوتابی پێویستی بەوەیە جومعە ئیسراحەت بکە مراجعەیەکی هەفتەکە بکە بەڵام ئەمە لە بەرەوەی دەورەکەی تەواو نەکردووە سێوانە چواروانی کردووە ناچارە جومعە بێتەوە جومعەش بۆ پشووە بۆ پێداچوونەوەیە ئێفریا ناکەوێت جومعەش زەختی لەسەرە مامۆسای خولەکەشی زەختی قاتە سەر مەسەلەن واجبیە داتێ نەفریای مەکتەبەکەوێت نەفریای دەورەکەیەکەوێت تووشی یەک دنیا کێشە بێ یەکێک لە شەگەورەکان ئەوەی ئەوەندە بێتاقەتە بێ هەروازێنێ ئیتر لی بێزار بێت دوورەکەوێتەوە ڕقی لە خوێندنە بێ مامۆساڵێ بۆ ناخوێنی ئیتر مامۆسا تێناگا بۆ ناخوێنێ ئەم قوتابێش خۆی شارەزایی دەرونینە نازانێ بۆ ئەڵێ وەڵی مامۆسا تااقتم نییە بێزارم مادیمە ڕاستەکە زەختی لەسرە فریا ناکەوێت بێتاقەتە بێت و وازێنێ بۆیە بەڕێزان من ئەڵێم ئەگەر قوتابی یەکوانە یان دووانە بکە ئەو 3 مانگە ئەتوانێت بە ئیسراحەت تەواوی کە گەورەترین غەڵەت ئەوەیە 6 بەشی فیزیا تەواوکەی 3 بمینێ بۆ زستان غەڵاتە بۆیە باشترین شتەوەیە بەس فیزیا بکەی بەس 9 بەشەکە تەواو کاملکەی بۆ نمونە بەس بیرکاری و کیمیا بکەی مەسەلەن بەڵام هەر هەموو بەشەکان تەواوکەی لە هاوین لەو 3 مانگە لۆژیکیە نیشەگە بیری لەکەیتەوە ئازیزان ئەگە قوتابی یەک مانگ ئەگە قوتابی یەک دەرز دوو دەرز بکە بەو 3 مانگ و نیوە 3 مانگە فریا ئەکەوێت دوو دەرزەکە تەواوکە مامۆساکەش فریا ئەکەوێت تەواویکە بەڵام ئەگەر 4وانە و 5وانە بکە فریا ناکەوێت چەند کات بدا بە دەرزەکان تەنانەت فریای مراجعەی ڕۆژانەش ناکەوێت بۆیە ئەمە گرفتەکە دروستەکە منهەجەکە تەواو ناکەی 3وانە و 4وانە و 5وانە پچر ئەی خوێنی بۆیە لە زستان کە ئەچیەوە تووشی ناومێت بەجۆی لە جۆرەکان ناومێدی شەبی ئەڵێ خۆ من دەورەشم کرد کەچی باش نیم لە دەرزەکە ڕاستەکەی چکە تۆ 4 دەرزت کردووە 3 دەرزت کردووە 5 دەرزت کردووە لە هاوینەکە فریا نەکەوتوی کەم ڕۆژانە لەگەڵ مامۆستا بڕۆی هاوینیش گەرمە بەڕاستی پێت بڵێم جەو بەجۆی لە جۆرەکان یعنی جەوی خوێندن نییە مرۆڤ کەمتر تااقەتی خوێندنی کەمتر ئەبێتەوە هەمان زەخت بکەی ئەوە خراپە یەکێک لە کێشەکان ئەوەیەکە ئەجا با بچمە خاڵەکانی دیکە کەواتە ئەگەر دەورەشت کرد ئەگەر 1 دەرز و 2 دەرزیشت کرد مەرج دابنێ بڵێ بە پەیمانگاکە بەو شوێنی ئەڕۆی یان بە مامۆستا تایبەتەکە بڵێ مامۆستا هاوین تەواویەکەی یان نا چونکە ئەگەر هاوین تەواوی نەکە زستانان بتهێنێتەوە جومعان بتهێنێتەوە غاڵاتە تووشی گرفتەبی پەیمانگای وا هەبووە جومعانانی وەرزی یەکەم تەلەبەی هێناوەتەوە مەسەلەن بیرکاری کردووە ئەوە مانگی دەیە وەرزی یەکەمە جومعەکانی و مانگی دە وەرزی دووەمی بیرکاری پێوتوە ئێم تەلەبە داماوە لی تێگەچێ نازانێ وەرزی یەکەم و دووەم کیمیا بە هەمان شێوە
مثلەن کیمیا هەتا وەرزی یەکەم کارلێکی ڕاستەوانە ئەخوێنی لە وەرزی دووەمە بێتە کارلێکی پێچەوانە تۆ پێی لە جومعەکانە کارلێکی پێچەوانی پێ بڵێ ئەم تەلە بەداماوە لی تێکەچێت بەس لە پێناوەی کە زوو دەورەکە تەواو بێ ئەمەش غەڵەتێکی گەورەی پەروەردەیە. خاڵێکی دیکە منداڵ قوتابی تۆی ئازیز کە یەک دەرس دوو دەرزەکەی وردە وردە بەرەو پێشەواچی سەیریکە ئەو قوتابیانە بەعام قوتابیان ئەو قوتابیانەی ئەچن خولەکان بەشێکیان تووشی سەدمە ئەبن بۆ لە پۆلی 10 عادەتەن تەلەب کەم ئەخوێنێ ینی زۆر ناخوێنێت بەشی دەرچوون مەسەرەن لە 30 تەلەبە ئەگەر تەلەبێ دوو تەلەبە بیەوێ 99 ئەمانە بێنێ زۆر خوێنێ ئەگینە ئەویتر بەعادەتەن مەسەرەن کەمە خوێنێ کاتێ تۆ ئەچی سێ دەرس چوار دەرزەکەی تو ماشەڵڵا مامۆسای پۆلی 12ش تووشی سەدمە دەکات و سترێس و قەلەقی و بێ 8 ساعات بخوێنی و یەک دنیا مەرج و بخوێنە و لە یەکەم ڕۆژە بێ وا بکەی ئەم تەلەبە داماوە تووشی شۆکی دەرونی سەدمەی دەرونیە بێ ئیتر وردە ئەڵێ برە ئەمە بە من ناکرێ تەبەن ئەمە دەرنابڕێ بەس لە ناو دڵی خۆی هێڵێتەوە تووشی گرفتی دەرونیەکە بۆیە بەڕای من یەکوانە دووانە بێ هەنگاو بە هەنگاو ئەم قوتابیە بەرەو پێشەوە ئەچێ مەسەلەن فریای جواجبی ڕۆژانە ئەکەوێ ئەنجامەکانی خۆی ئەبینێ هەستەکات باشتر تێگا سترێسی کەمترە قەلەقی کەمترە بۆیە باشتر بەرەو پێشەوە ئەچێ لەو قوتابیانەی کە بە جۆرە لە جۆرەکان سێ چوار دەرزەکەن لە پۆلی 5 ئەم فەقیرە وەزعی مەسەلەن وەسەط بۆیان حتا ئەوانشی کە زۆر باشن لە پۆلی 12 بۆ کێشیان بۆ دروستە بێت کە پۆلی 11 وەکو وتم زۆر قوڵ نییە بەس پۆلی 12 لقێکی لێبێتەوە ئەو لە قەسێ بابەتە ئەو بابەتە دوو تێبینیتیایە ئەو بابەتەکەی تر تەنیشتی سێ تێبینیتیایە حتا ئەگەر تەلەبەش زۆر زیرێک بێ فریانەکەوێت تووشی گرفتی دەرونی و تووشی سەدمەی دەرونیە بێت و حتا ئەوانەتان نەتان بیستۆڵە کورە تا پۆلی 10 هەتا پۆلی 11 معادلی 90 بوو کەچی لە پۆلی 12 دەرەجەی پێنەهات بۆ چونکە بە هەمان نەفەسی پۆلی 11 و پۆلی 10 هاتۆتە پۆلی 12 خۆی ئامادە نەکردووە هەنگاو بە هەنگاو نەبووە لە پڕ بووە ئێمە شتێکی کوردی جوانمانەیە ئەڵێ هەڵگرتنی بەردی گەورە نیشانی ناوشتنێتی بۆیە تۆی ئازیز کاتێ لە هاوین یەک دەرس دوو دەرزەکەی ئەوە هێواش وردە خۆت ڕایەنی کە لەگەڵ مامۆستایە بڕۆی خۆت ڕایەنی کە دووانە تەواو بکەی باشتر لەوەی سێ چواروانە بێت و پچڕ بێت و تووشی شۆک و سەدمەت بکە. خاڵێکی تر ئازیزان ئەگەر یەک بۆ دوو دەرس بکەی ئەوە ڕۆژانە ئەتوانی بە ئاسانی لەگەڵ مامۆستاکەت بڕۆی و کۆنتترۆلی وانەکە بکەیت لە هەمووی میتر فێری ئەوە بی کە ڕۆژانە لەگەڵ مامۆستا بڕۆی بەڵام ئەگە سێوانە یان زیاتر بکەیت ئەوە ئێهمالی ئەەکەی چکە واجبەکان پێڕناگەی فریاناکەوی ئەڵی کورە دی ئەڵا بە قەیناکە ئێستا وەکو عام هاتووم هەندێک جۆ بگرم زۆر تەڵەبم بینی وایلاتۆ یاڵا وەڵا بەس بۆ جۆگرتن هاتووم ئیشەڵا لە زستان کۆنتترۆلێکم لە زستانیش کۆنتترۆلی پێ ناکرێ وانەکان زۆرن پەلەکە مامۆستا بۆیە لێرە کێشە دروستە بێت بە کورت و پوختی یەک دوو دەرس واد لەیەکا کە بە ئاسانی لەگەڵ مامۆستا بڕۆی بڕۆ بەخۆبوون زیادەکە دڵت خۆشە بێ وانەکە چۆنەڵی زەبتەکەی بەڵام لە سێوانە و چواروانە زیاتر تووشی گرفتەکات و ئێهمالیەکەی چکە پێت زەبت ناکرێ بۆیە هەوڵەدەی ئێهمالیکەی ئەگەر زەبتیشیکەی زۆر زەخت لە خۆتەکەی ئاگدار بە زەختێکی زۆر لە خۆتەکەی کە ئەگەری هەیە لە زستان بەڕاستی باجەکەی بدەیت و بینیومانە. اینجا یەک فکری هەڵە هەیە بەڕای من لە ناو مامۆستاکانە ئەڵێ مامۆستا بە 4-5 دەرس بکە ئەگەر یەکیش پێزەبت ئەگەر هەمووی پێزەبت نەکرێت خۆ دوی پێزەبت دەکرێت آخر حیاتم دوی پێزەبت دەکرێت بەڵام لە ئەنجامە ئەڵێ من 4 دەرزم کرد باشە دوانم پێزەبت کرا تووشی دەرونیان تووشی گرفتە بێ ئەڵێ من لە 4 دوم پێکرا ئەو جاوە ێستا 7 دەرزم هەبێت لە مەکتەب وڵا سێم کە تەواوی پێ ناکرێت یان تووشی ناومێدی و بێتاقەتیە بێ و لەو لاشەو پارێکی زۆر سەرفەکە و بەڕای من گوناحە. خاڵێکی دیکە بەڕێزان ئەگەر دووانە تەواو مەزبوط بکەی ئەوە لە کاتی دەوام بە ئاسانی پێنجوانەکەی دیکەش تەواوەکەی واتە مەسەلەن هەفتوانەی سەرەکیت هەیە باشە حەودوانەی سەرەکیت هەیە بەعینەوە هەشت مەسەلەن بەعینەوە هەشت ئەگەر تۆ مەسەلەن بیرکاری و فیزیا یان بیرکاری و کیمیا یان مەسەلەن مێژوو جوگرافیا لە ئەدەبیەکان تەواو مەزبوط بکەی ئەوە لە پۆلی 12 کاتێکی زۆرت بۆ ئەگەڕێتەوە کاتێ مامۆسای بیرکاری دێتە ژوورەوە تۆ ئەو بابەتت هاوین زەبت کردووە ئەچیتەوە بە 5 دقە مراجعەیەکەی بەڵام ئەگەر نەتکرد بێ پچڕ بێ ئەبێت وەکو تەڵەبەکانت دیسان بیتەوە سعی هەمویان بکەیتەوە بەڵام ئەگەر سێوانە چواروانە مەسەلەن بیکەی ئەوە کێشەکە چییە بێ لە کاتی دەوام هەموو وانەکانن لەسەر بێت چووکە بە شێوەی پچڕ خوێندوتە ئیسفادە لە دەورەکە نەکردووە هەزاران تەڵەبەت بۆ دێنمەوەڵێ وڵای ئیسفادەی تۆم لە دەورەکە نەکرد بۆ کە زەختی لەسەر بووە فریانەکەوتۆ ڕۆژانە لەگەڵ مامۆستا بڕوە لە بیری چووە بوانەکانی هاوینی لە بیر چووە دیسانە بێ لە سفرەوە دەست پێ بکە بۆیە یەکوانە دووانە بکە بە ئاسانی هەموو بابەتەکە زەبت بکە کە چییە کە مەسەلەن مانگینۆ دەوامەکرێتەوە اینجا
ئەو دوو با من نمونەیەکی وازەحت پێ بڵێم کاتێ تۆ ئێستا ئەمساڵ لە پۆلی 11 بووی ئەگەر ئەمساڵ مثلەن لە هاوینی ساڵی پار کە لەدە دەرچووی بیرکاریت زەبت بکردایە زەبت یعنی تەواو بیرکاری پۆلی 11 بخوێندایە ئەمساڵ لە پۆلی 11 بیرکاری چەند بەرەو پێشەوە ڕۆشتی زائیدەن ئایا چەند کاتت بۆ گەڕایەوە بۆ سعیکردن بۆ وانەکانی دیکە زۆر کاتت بۆ گەڕێتەوە ینی من ئەمەم لە هەموو کەسێک پرسیوە هەمان وەڵامەداتەوەڵێ مامۆسا کاتێکی زۆرم بۆ گەڕاوەتەوە کاتێکی زۆرم بۆ ئەگەڕێتەوە ئەگەر یەکێک لەوانەکان زەبت بکەم بۆیە بەڕێزان لەیەکێکی دیکە لە کێشە کۆمەڵاتەکان کە بۆ دروستە بێ ئەوەیە کە ئیحراجی لای ماڵەوە ئەبی ماڵەوەڵێ چوار دەرزیشمان پێ کردی کوا نەتیجە و بۆیە دائیمەن بیر لەوە ئەکەیتەوە ئەرم چار دەورم کردێ بە قورئان قیامەت چه دەرەجەنێنمە ئێفریاش نەکەوتوی زەبتیشت نەکردووە بۆیە ئیتر کێشەی دەرونی و کۆمەڵایەتی و علمیانیش هەمووی کۆ بێتەوە ئەم قوتابیە تووشی گرفتە بێت ئازیزان ئەمەی کە باسم کرد ڕای منە وەکو کەسێک بە ئەزمون لەم بوارە وەکو کەسێک لە دەروزانی پەروەردە و دەروزانی گەشە هەرزەکار بە تایبەتی شارەزام و ئیشم تیا کردووە پرۆگرامی تایبەتم هەبووە وەکو کەسێکە لە قوتابخانە بە عەمەلی ئیشم کردووە لە 2015ەوە دەوراتم هەیە ئەم ساڵیش پرۆگرامی کۆششی ساڵیم هەیە ئێستا بۆتان باسەکەم ئەمە ڕای منە ئەگەر تۆی ئازیز مامۆستای تابیت بەڕێوەبەریت لە هەر مەسەلەن ڕایەکی جیاوازت هەیە سوپاست دەکەم ئەگەر بە تەلەفۆن یان چوزانم بە نامەیەک بە ئیمێڵێک بە کۆمنت بۆم بنووسی مامۆستا لەگەڵ ئەو خاڵی تۆ نیم بەو شێوەیە من سوپاس دەکەم چکە منیش ئیسفادەی لێکم بەڵام بەڕای من ئەمە ڕاستیەکەیە تۆی ئازیز لە ماوەی 3 مانگ باشە 3 مانگ دووانە تەواوکە لە 6 مانگ 7 مانگەکەی تر فریای 5 وانە بە ئاسانی ئەکەوی بەڵام تۆ لە 3 مانگ 4 وانە زەخت لە خۆتەکەی ئێستا دەرز دەمێنێ عادەتەن بیرکاری و مەسەلەن بیرکاری و ئینگلیزی و کوردی و ئای نەمێنێ ئێتخوا یعنی ئەو 4 دەرزە هەڵەگری بۆ 6-7 مانگی زستان لە هاوینەکە ئەم 4 دەرزە زەبتەکەی ئەمەشێکێکترە لە غەڵەتەکان بەڕای من 2 دەرزی مەسەلەن جوگرافیا و مێژوو بۆ نمونە یان مەسەن لە عیلمیەکان بیرکاری و فیزیا یان فیزیا و کیمیا یان ئەگەر کەس کێشە لە بەرکردنی ئەحیا و بیرکاری بۆ نمونە بکە مەزبوط کە ئەو کاتە 6-7 مانگت بۆ ئەمێنێتەوە بۆ 5 وانەکەی تر ئەتوانی چۆنەڵی دابەشیکەی پێشنیاری من بۆ تۆی ئازیز 4 پێشنیاری سەرەکیت بۆکەم یەکەم گوێ لە کەسانی ئەکادیمی بگرە بەڕێزان مرۆڤ ڕۆبۆت نییە یەکێک لە کێشەکانی من لەگەڵ مامۆستایان بەعام و دەستەی ئیدارە و قوتابخانەکان و حتا بەشێک لە وەزارەتی پەروەردە ئەوەیە کە ئەوان قوتابی داما وەکو بانکێک ئەبینن کە بەس پارەی تێکە وەکو هاردێکی کۆمپیوتەرە بینن بەس معلوماتی بەرێ فلاش میمۆریە ئەمە ڕۆبۆتە بابێکیان مرۆڤە قوتابی هەست و سۆزی هەیە زەختی زۆری لێ بکەی هەر سیارە زۆر زەختی لێ بکەی مەکینەکەی هەڵەسێ ئەم مرۆڤەش زۆر زەختی لێ بکەی تووشی نەخۆشی دەرونی ئەبێ تووشی زیبکە و قۆڵۆن و نەئارامی دەرونی ئەبێت بە جەستە فڕێدا یان تووڕە ئەبێ و عەسەبیە بێ و زەختی لەسرە دایکان و باوکانی خۆشەویست قوتابیان کەزانی زۆر تووڕابی بزانە زەختێکت لەسرە پێویستە ڕاوێژ بە کەسێکی پسپۆڕی دەرونی بکەیت بۆیە مامۆستانی بەڕێز تکایە وا مەبینە ئەم قوتابیە ڕۆبۆتە و لە هاوین ئەبێ وای پێکەم وای پێ بکەم تکاتان لێکم بزنس تۆی ئازیز لەوانەیە قازانج بکەیت سەرکەوتوبی مافی خۆتە ماندوو ئەبی بەڵام تخوا لەبەر خاتری قازانجێکی 100 هەزاری خۆت ماڵی منداڵێک وێران مەکە منداڵێک بە ڕۆبۆت مەزانە مرۆڤە هەستی هەیە ئەوەندەی لە توانا هەیە بابیکە زەختی لێ مەکە ئاگادار بن لە هەزاران قوتابی یەک قوتابی ئایکیوەکەی ئەوەندە بەرزە بتوانێت لە هاوین 3 وانە 4 وانە زەبتکە لە هەزاران قوتابی ئەمە توێژنەوەی زانستی سەلماندوێتی ینی دیژنگەی کوردستانیش ئەوەندە لەبار نییە بەڕاستی پەروەردەمان کە نازانم ئایا لە 10,000 منداڵێکمانێ آیکوی سەر و 130 بێ نازانم ئەگەر منداڵێکمانێ بێ آیکوی لە 130 ئەوانە بێ وەڵا حەقی خۆیەتی لە 3 مانگ زۆر بە ئاسانی 4 دەرزت بۆ تەواوەکە 5 دەرزت بۆ تەواوەکە بەڵامایە چەند قوتابیمان هەیە بۆ شێوەیە بۆ یەتکایە منداڵەکان وەکو ڕۆبۆت مەبینن وەکو مرۆڤ بیان بینن هەست و سۆزیان هەیە ماندوو ئەبن ئەبێت هەنگاو بە هەنگاو لەگەڵی بڕۆی نەک هەموو زەختەکە لە هاوین لێ بکەی و ئەیزستانەکەیشی چێ فەقیرە یعنی تۆ ئەم هەموو زەختە لە هاوین لێگە ئێستانیشی چیە خاڵی دووەم ئامانجت هەبێت ببە بەوەی کە خۆت ئەتەوێ نەک بەو شتەیە کۆمەڵگا مامۆستا دایک و باوکی شتەیە بەڕاستی پێت بڵم خۆ ئەمانە هەمووی لە ئیسفادەی تۆیانە قوتابی خۆشەویست بەڵام کێشەکەی من ئەوەیە کە ئەم قوتابیە ئەچێ ئەبێ بە شتێک کە خۆی حەزی لێ نییە مەسەلەن باشترین بەڵگە بۆم قسەی من ئەوەیە بڕۆ زانکۆکان لە هەموو پۆلەکان لە 30 قوتابی
20یان 25 ناڕازین لە بەشەکەی خۆیان ئەمە پێمانەڵێ ئەم قوتابیە لە پۆلی دوانزە بە جۆرێک کاتۆتە ئەم بەشە کە دڵی پێوە نییە لە داهاتوە ئەم کەسە سەرکەوتوو نابێت لە بوارەکەی خۆی دەیان هزار قوتابی زانکۆمان بەرەو فەشەلبوون ئەبین ئێستا سەدان هزار قوتابی پۆلی دوانزەمان لەبەر ئەوەی کۆمەلگا و عالەم و مەسەلەن خزم و کەسکار پێیان باشە ببێ بەوە ئەچی ئەبێ بەوە دوای کەسێکی فاشل دەرەچێت دوای ئەڵێ وڵا ئیش نییە ئەبا بە تۆ خۆت لە بوارەکەی خۆت زیرەک نی بەتوانانی دوو زمان نازانی کۆمپیوتەر بەباشی نازانی لە بوارەکەی خۆتان ناخوێنیتەوە بەچی ئیشت دەستکەوێ هۆکارەکەی ئەوەیە کە لە پۆلی دوانزە بەشێکی هەڵبژاردووە کە تایە باش نییە. خاڵی سێەم خۆت بناسە و بزانە چەند وانت پێکرێت دووبارەیەکەمەوە ئەو کەسانی کە آیکیویان سەر و 125 و 30 و ئەمانەیە کە ئەمە پێوترێ مەوهیبە و عەبقەری و ئەمانە وەڵا ئەمانە ئەتوانن 3 دەرس 4 دەرس 5 دەرس بکەن بەڵام بەخوای تۆ ئەگەر بەس دەڕاخی و بەس لەبەرکردنت باشە بەخوا ئاگدار بە لەبەرکردن زیرەکی نییە ئەوە با پێت بڵێم تۆ بزانە مێشکت تەقەبولی چەنەکە ئایا خۆت بێنە پێشای خۆت ئەتوانی لە سێمانجی هاوین کە توانای وەرگرتن کەمە کاتەوە ئەی بۆچی هاوینیان کردو بە پشوو چکە ئینسان توانای وەرگرتنی کەمە بێتەوە لە هاوینە بەعام لە بواری فێرکردن و پەروەردەیە بۆیە زستانیان کردوتە کاتی خوێندن هاوینیان کردوتە هۆڵیدەی پشوو بزانە ئەتوانی چەند وانە بکەیت خاڵێکی دیکە لە پرۆگرامێکی ڕاوێژکاری بەشدار بە ڕاوێژکاری دەرونی بۆی ئەم کەسە بە بەردەوامی لەگەڵت بێ لە هەولێری لە سلێمانی لە کەرکووکی لە هەڵەبجەی لە هەر شوێنێکی بەداخەوە لە کوردستانە هەمانە لە هەموو قوتابخانەیەک پسپۆڕێکی دەرونی و کۆمەڵایەتی بەڵام بەداخەوە ئەتوانم بڵێم چکە بەعملی لە ناو وەزعەکان بەشێکی کەمیان ئیشەکەی خۆیانەکەن من ناچمە ناو بابەتە بەڵام ئەبێت تۆی بەڕێز ئیتر هەر کەسێک بێ ئەتوانی بەشداری پرۆگرامێکی ڕاوێژکاری بکەیت بۆ ئەوەی تۆ سەرت لێ تێک نەچێ هەر ڕۆژە و لەسەر قسەی مامۆسایەک جەدوەلێک دابنەی بەهاڵێ بە دوای دوو کەروەشی بکەوی هیچ کامیانت پێ ناگیرێ تۆی بەڕێز هەر پلانێک هەتانی وەی جێبەجێکی دوای ئەچی مامۆسایەکی شتێک ترا دوای نا یەک کەس هەڵبژێرە کە تەواوی سقی خۆت پێی هەبێ ئەزمموی هەبێ پسپۆر بێ لە بواری دەرونیە پسپۆر بێ لە بواری پەروەردەیە بۆ ئەوەی کە لە داهاتوە ئیسفادەی لێ بکەیت و یەک ڕایت هەبێت و تەواو ئازیزان زۆر بە کورتی باسی پرۆگرامەکەی خۆمتان بۆکەم کە ئەمساڵ هەمانە پرۆگرامی کۆششی ساڵیمان هەیە بۆی ئەوەی بەڕێز ببینن ڤیددیۆکە ئەوواکەم ئەم پرۆگرامە ڕاوێژکاریە هەتا کۆتایی ساڵ حتا لەگەڵ تەبێ هەتا هەڵبژاردننی بەشەکەت هەموو گرفتەکانت بۆ چارەسەرەکەین تەنانەت فێری سعیکردن دەکەین سە لە بابەتەکانی تر باسیەکەین ئازیزان ئامانجەکانی ئێمە چییە لەم پرۆگرامە یەکەم بەدەستهێنانی زۆرترین نمرە کە تۆ پێویستە بۆ ئامانجەکەت مەسەلەن ئامانجەکەت چەنە پێویستی بە 90 ئێمە هەوڵیەوە دین تۆ 95 بێنی ئامانجەکەت پێویستی بە هەشتایە هەوڵێ دەین 85 بۆ 90 بێنی بۆ ئەوی بە ئیسراحەت چ شارێکتەوێ تۆی بەڕێز لەو شارە بخوێنی نەک بە ناچاری بێ ینی بە کورت و پوختی ئامانجی ئەساسی ئەم پرۆگرامی ئێمە ئەوەیە کە ئەو دەرەجەیە زیاتر بێنی کە ئەتەوێ بۆ ئەو بەشەی کە ئامانجتە بەڵام ئامانجەکەت بە شێوەیەکی ڕاستەقینە بۆڵە بژێرین دوور لەوەی کە خەڵک چیاڵێ و سەرکەوتن لە پۆلی دوانزە تەنها بە 1 ساڵ یەکێک لە کێشەکانەوەیە بووە مۆدل 2 ساڵ و 3 ساڵ بۆیە ئێمە هەوڵە دەین تۆ بە 1 ساڵ ئەو نمرەیە بێنی کە ئەتەوێت و ئینشاءڵڵا دەرچی بە یاد سپاردنی زۆرتری زانیاری لە کەمترین کاتا لە ڕێگەی پرۆگرامی کۆشش کە کتێبی کۆششمانەیە بەشێک لێوە ئەزانن یعنی مەسەلەن بابەتێکی مێژوو بابەتێکی ئەحیا کە 300 کەلیمەیە بۆ تەکەینە 70 کەلیمە زۆر بە ئاسانی لەوانەیە پێ سیر بێ وەکووەیە بەڵام ئینشاءڵڵا ئەگەر قوتابیەکانی خۆمان ئەمەیان بینی لە کۆمنت بۆتانە نووسن کە چەند ئیسفادەیان لێ کردو فلاش کارت و ماین ماپین و کیورد و NLP و effective learning ئینشاءڵڵا ئەوە لە ڤیدیۆی ترا بۆتان باسەکەم بەڕێزان پێگەیاندنی تاکی بەرەمدار و داهێنەر و هەروەها خاڵێکی دیکە زۆر گرنگە بەلای ئێمە لە هاوین 800 ڕستەی عربی و 800 ڕستەی ئینگلیزی هی منهەجەکەی خۆتت پێ لەبەرەکەین یعنی هی کتێبی سەنڕایز و عربی خۆت پێ لەبەرەکەین هەدەفمان لێرە ئەوەیە کە تۆ کە چویتە زانکۆ بە جددی ئەی بە بچتە زانکۆ نەتوانی بە عربی هەندێک قسە بکەی نەتوانی بە ئینگلیزی هەندێک قسە بکەی بەداخەوە بەشێک لە دەورەکانیش بۆتە ئەوەی کە بەس دەرەجە بێنە لە عربی بەس دەرەجە بێنە لە ئینگلیزی تر تەواو کورد بابە ئێمە نامانێت تەل بە فێر ئینگلیزی و عربی بکەین تۆ دەرەجەیە ناخوا گەورە ئیشی ئێمە نییە وەڵی ئەزیزم وەڵی ئەو منهەجە بۆ دانراوە ئەو قوتابی فێر ئینگلیزی و عربی بێ لە زانکۆ بۆیە مامۆسانی بەڕێز با تۆزە ویژدانیانە ئیش بکەین شتێک بکەین کە ئەو تەڵەبانە ئیسفادی لێ بکەن بۆیە
ئامانجی ئێمە ئەوەیە لەم هاوینە بە فایلی سەوتی و بە نووسین و بە لەبەرکردن کە خۆمان پێتانەڵێن چۆن 800 ڕستەی ناو کتێبەکەی خۆتت پێ لەبەرەکەین لە عەربی و لە ئینگلیزی هەم فێری زمانەکە دەبی هەم حسابکە دەورەیەکی ئینگلیزی و عەربیشت کردووە و پەرەپێدانی توانای عقلی و دەرونی کۆمەڵایەتی ئەوە بە جەلەساتی تایبەت دەیکەین لە ڕووی کاتەوە بەڕێزان خولەکەمان لە 24 دەست پێیەکە بۆچی 24 چونکە ئەبێ لەو هەفتەیە دابنیشین لەگەڵت بە تەواوەتی پێت بڵین کە پلانی هاوینەکە چییە تا کۆتایی وەزارەت لەگەڵ دەبین هەتا تەنانەت لە هەڵبژاردننی بەشەکان لەگەڵ دەبین ئێستا حالیان قوتابیمانێ لە ساڵی پار لەگەڵمانە بووە ئێستا حالیان لە زانکۆی مەسەلەن ئەو ڕۆژە قوتابێکی طبعام لە مەرحەلەیەک بوو هات بۆ لام فێری ئەومە کرد کە چۆن سعی بکە تەلەبی خۆمان بووە مەجێ شانازیە هەیە لە هەندەسەیە هاتووە فێرمان کردووە هەبووە لە علوم بیرکاری هاتووە یارمەتیم داوە کە چۆن بابەتە بیرکاریەکان بە گوێرەی بلوم بخوێنێ یعنی ئەمە هەریەکە و ئەتا ئێسش ئەلحەمدوللا هاوکاری قوتابیەکانمانەکەین و بەڕێزان هەر کاتێ بتەوێت تۆی بەڕێز دەتوانی تەلەفۆنمان بۆ بکەی یان لە ڕێگەی زوومەوە ئەوانەی ئۆنلاین یانیش لە پەیمانگە ئەتوانن بێنە لامان ڕوبەڕوو ڕاوێژمان لێ وەربگرن بەڕێزان ناوەڕۆکی پرۆگرامەکە دانیشتنی تایبەت لەگەڵ ئەو قوتابیە هەرموو قوتابێک لە سەرەتای دەستپێک هەتا کۆتایی تەنانەت هەڵبژاردننی بەشەکەشی 35 جەلەسە ئەتوانێت داوای بینین و جەلەسات کە ئەگەر پێویستی کرد زیاتریش طبعاً هەموو هەفتەیەک دوو هەفتە جارێک سێ هەفتە جارێک کە تۆ خۆت مەجالتە بێ واتە ئەم پرۆگرامی ئێمە خول نییە مەسەلەن بەعام بڵێم هەموو پێنج شەمان هەموو شەمان کاتت لێ بگرین نا تایبەتە تەلەفۆنەکەی مامۆستا مەسەلەن سەعات 4 ئێوارە من پێمەکرێ بەسەر چاو مەسەلەن ڕۆژی یەکشەمە سەعات 8 بەیانی پێمەکرێ بەسەر چاو دێتە لامان و ڕاوێژی خۆت وەرەگریت و ئەچیتەوە واتە کاتت لێ نابە بە کەیفی خۆت کەی مەجالت هەبوو ئەو کاتە دێتە لای ئێمە بەڕێزان بە بەردەوامی چاودێری دەکەین ڕێنمایی دەکەین تاقیکردنەوەکان چیت کرد لەو تاقیکردنەوە غەڵەتەکانت چی بوو مەسەلەن تەکنیکمانێ بۆ وەڵامدانەوەی تاقیکردنەوە مەسەلەن تاقیکردنەوەکە دێنی دەرەجە نێناوە بە گوێری وەڵامەکانت ئەزانین خەلەلەکەت لە چییە یارمەتی دەدەین بۆ ئەوی لە تاقیکردنەوەی داهاتوو ئەو غەڵەتانە ئەنجام نەدەین بەڕێزان بە شێوەی تایبێت لەگەڵ قوتابی دەبین و بە شێوەی ئۆنلاینەکەش طبعاً بە زووم ئەبێ و تەنها 50 قوتابی ئەتوانین وەربگرین تۆی ئازیز ئەتوانی ئێستا پەیوەندیمان پێوەکەیت و ناو تۆمار بکەی چونکە بەڕاستی ڕێژەی وەرگرتنمان سنووردارن بەڕێزان تەکنیک و شێواز یەکێکتی لە بابەتەکان تەکنیک و شێوازی خوێندنی هەروانەیەکیت پێ دەڵێن مەسەلەن بیرکاری ئەڵێن عادی بیرکاریەکەت بێنە هەفتەیەک دوو هەفتە بەچڕی فێرتەکەین لە لای خۆمانەڵی عادی سعی بیرکاری بکە تەواوی تەکنیکی خوێندنی بیرکاریت فێرەکەین دوای بیرکاری ئەڵێن مەسەلەن ئەگەر ئەدەبی بڵێن مێژوو بێنە یان مەسەلەن ئەڵێن ئەحیاکت بێنە یان فیزیاکت بێنە ئەویش لەگەڵ تابین بە کاملی تەواو لەگەڵ تاین بێخەم بزانی چۆن سعی بیرکاریەکەی بە کاتێکی کەم باشترین ئەنجام فیزیا ئەحیا مێژوو جوگرافیا کوردی عەربی مەزبوط ئینجاوەکم ئەچینە سەر بابەتێکی دیکە واتە یەک بە یەک بابەتەکان خۆمان سعیتان پێکەین تا ئەگەیتە ئەو ئاستەی کە بزانی چۆن سعی بکەیت خاڵێکی دیکە بەڕێزان تێستی زیرەکی جۆرا و جۆرەکەی بە گوێرەی ئەو زیرەکەی خۆت توانای خۆت بارودۆخی کۆمەڵایەتی خۆت بە پرسکردن بە خێزانەکەت بەشێکت بۆ لەبژێرین کە لەگەڵ تواناکانی تۆیا بگونجێ نەک بەشێک بەداخەوە بچێ زانکۆ کە دوایی لی پەشیمان بی خاڵێکی دیکە تێستی MBTI-یەکەی ئەم تێستە دەرونیە پێمانەڵێ کە شخصیاتی تۆ چۆنە لایانی ئەرێنی چیە لایانی نەرێنی چیە لە یارمەتی دەدەین لە چارەسەکردین گرفتەکان مەسەلەن کەسەکراوەکان حەزیان لێ کە لەگەڵ خەڵکا بخوێنن ئێمە ئەو ژینگەی بۆ ڕەخسێنین کە لەگەڵ قوتابیا بخوێنن لەگەڵ مامۆساکانە بخوێنن کەسە پارێزگارەکانیش بە پێچەوانەوە حەزیان لێ بەتەنیا بخوێنین هەردووکیان پێیانەڵێن کە چۆن بخوێنن لە ڕێگەی تێستەکەەوە ئەیتر چارەسەری مەسەلەن شەرمنی و شپرزەی و قەلەقی و سترێس و هەموو ئەمانی تایە ئەم بابەتە ناچمە ناو تەفاسیل بۆ ئەوانەی کە گرفتیان لە لەبەرکردن هەیە وەکو مێژوو ئەحیا ئەدەبی کوردی جوگرافیا ئەدەبی ئینگلیزی مەسەلەن پێناسەکانی فیزیا دڵنیاتانەکەین و کۆمەڵی تەکنیکمانەیە کە زۆر بە ئاسانی ئەتوانی لەبەریانکەی ڕاوێش پێشکەشی خێزانەکە دەکەین مەسەلەن هەندێک خێزانەیە تا ئێستش نازانێت چۆن مامەڵ لەگەڵ قوتابی پۆلی 12 بکە ئێمە یارمەتیان دەین کە تۆ بناسن لە ڕووی دەرونیەوە زیاتر پێیان ئەڵین کە چۆن یارمەتیتان دەن قوتابی هەبوو ئەڵێ لە داخی ماڵەوە ئەوەندە زەختم لێ ئەەکەن تااقەتی خوێندنم نییە نەحەقیشی ناگرم بەڕاستی بەڕێزان ئەگەر گرفتت لەوانەی بیرکاری و ئینگلیزی بە بەردەوام مامۆستا لەگەڵتە بێ ئاگدار بە بەردەوام ئێمە لەگەڵتین بۆ بیرکاری و بۆ ئینگلیزی مەسەلەن لە بەشێک پرسیارەتەیە تەلەفۆنەکەی دیتە لامان مامۆستا ئەو بابەتم تێبگەێنێ لە بەس بیرکاری و ئینگلیزی بەڕێزان ئاگدار بن ئەو دوو بابەتە چکە ئەساسە ئینگلیزی ئەساسی زمانەکانە بیرکاریش ئەساسی فیزیا و کیمیا و بیرکاری خۆشێتی بۆیە لەوە یارمەتی دەدەین بۆ ئەوی ئەو منداڵە ئەو قوتابیە تۆی ئازیز کێشەی حسابات و کێشەی زمانت نەبێت
بۆ ئەو کەسانی کە گرفتیان لە بیرکاری و فیزیا و کیمیا هەیە طبعاً ئەوانی کە کێشیان لە تێگەیشتنی بابەتە حسابیەکانەیە ئەویش بێخەم بن تەکنیکی تایبەتمان هەیە. گروپی سعیکردن کۆششتان بۆ دانین ئەو حەزی کرد پێکەوە سعیبکە ئێمە ئەو جەوەتان بۆ ڕخسێنین پێکەوە خۆشمان لەگەڵتان نبین و سعیتان پێکەین. طبعاً لە مانگی 6دا بنچینەی وانەی بیرکاری و ئینگلیزیتان پێ دەڵێن بەخول بە شێوەی خولە باشە. ئینگلیزی طبعاً پێویست ناکات دەورە بکە ئێستا باسی شەکەم ئینگلیزیتان عیدی ئەمەیە بەڵام بیرکاری تەنها بنچینەی بیرکاریتان پێڵێن واتە ئەگەر تۆ ئاستت لە بیرکاری باش بێ خراپێ ئێمە بنچینەی خۆمانتان پێڵێن ئیتر ئەتوانی دەورەی بیرکاریش بکەی ئەتوانی ژنێکی بەدڵی خۆت بەس ئەوەی لەسەر ئێمەیە بنچینەی بیرکاری حساباتت فێرەکەین بنچینەکەی نەک تەواوی منهەجەکە بۆی بە هەڵە نەڕوا بەڵام ئینگلیزی پێویست ناکا خۆل بکەیت چکە ئێمە خۆمان ئینگلیزیەکەت عیدی خۆمانە لە سەرەتای کتێب تا کۆتایی کتێب. بەڕێزان مامۆستای کتابەتمان هەیە لە بیرکاری لە مانگی 9 لەگەڵتە بێ هەتا کۆتایی ساڵ چۆن مەسەلەن ڕاوێژی پێکی مامۆستا تەلەفۆنەکەی بۆ نمونە مامۆستا بەشی دووەم کردی سێم تێنەگەیشتوم دەی بۆ لای یارمەتی دەدات و تێتەگەیەنێ یعنی حساب کە تۆ مامۆستای کتابەتت هەیە. بەس من ڕێگری لەوە ناکەم کە دەورە بکەیت چکە پێویستە لە هاوینەکەی ئەگەر حەزت کرد و توانیت بەپێ ئەو مەرجانی وتمان دەورەیەکی بیرکاری بکەیت ئەم مامۆستا بەڕێزە ئیشی ئەوە نیە دەورەت پێ بکە ئاگدار بە ئیشی ئەوەیە کە لە بابەتێک دوو بابەت 3 تا 8 بابەت تێنەگەیشتوی یارمەتی دات و فێرت کات و تێتگەێنێ ڕوبەڕوو ینی دیتە لای وەک وایە مامۆستای کتابەتت هەبێت. طبعاً بەڕێزان لە ڕووی مادیەوە نرخەکەی تەنها 275,000 ئەتوانی بە 3 جا پارەکەی بدەیت ئۆنلاینەکە 175,000 ئۆنلاینەکە جیاوازەکەی ئەوەیە هەندێک تایبەتمەندی کەمترە کە ئەوەی ویستی ئەتوانێت نامە بنێرێ پێڵێن چییە چکە بەڕاستی ئەوەی کە بەڕوبەڕوو ئەکرێت بە ئۆنلاین تۆزێ زەحمەترە. سەرکەوتوو بن سەرفراز بن زۆ خۆشحاڵ بووم کە لە خزمەتتان نبووم تەندروست بن ئینشاءالله هیوادارم توانی بێتم فکرەیەکی نوێتان بەمێ بۆی تۆی ئازیز و بەڕێز لە پۆلی 12 بە سەرکەوتووی قۆناغەکە ببڕی هیوادارم بەشدار بن لەم پرۆگرامی ئێمە چکە پرۆگرامێکی تەواو زانستیە ئەدگێنین بەو ئامانجێک کە ناخی ڕاستەقینەی خۆت ئەتەوێ نەوەکوم ئامانجێک کە دوای خوا نەخواستە لێ پەشیمان بی لە زانکۆ لە پەیمانگاکان. بەڕێزان ئەوەم بیر نەچێ ئەو قوتابیانەی کە نەیانتوانی لەمەش بەشدار بن ئەتوانن ببنە خاوەنی پەرتووکی کۆشش ئەم پەرتووکە طبعاً هەمووی بە شێوەی کرداریە بابەتەکانی زۆر بە جوانی شتەکان ڕوون کراوەتەوە طبعاً ئەوەی لەو پرۆگرامە بەشدار بێ ئۆتۆماتیکە بێتە خاوەنی ئەم کتێبەش وێبسایتی خۆی هەیە لەناو وێبسایتەکەیە تۆی بەڕێز ئەتوانی بینەری وێبسایتەکە بی هەموو بابەتەکانی تیا شیکراوەتەوە ڕستەکانی عەربی و ئینگلیزی تایە تەنانەت هەموو گرامەری زۆربەی هەرە زۆری بنچینەی گرامەری ئینگلیزی تایە شێوازی خوێندنی هەمووانەکانی تایە تەکنیکەکانی تایە ئەم کتێبە نەک تەنها بۆ پۆلی 12 بۆ هەموو قۆناغەکان سوودیە بۆیە ئەتوانی سوودمەندبی لە پەرتووکی کۆشش دووبارە تەندروست بی هیوادارم ئەگەر تۆی بەڕێز تێبینیەکت هەیە فکرەیەکی جیاوازت هەیە لە کۆمنت بۆمان بنووسی یانیش ڕقم تەلەفۆنەکانمان داناوە ئەتوانی لەوێەوە ڕخنەکەی خۆت یان تێبینەکەی خۆت یان پێشنیارەکەی خۆت با ئێمەیە بڵێ. بەڕێزان ئەو بەڕێزەی ویستی بەشدار بێ لەم پرۆگرامە ئەتوانێت هەر ئێستا ناممان بۆ بنێرێت و ئێمەش ناوی تۆمارەکەین. زۆر سپاس کە لەگەڵ مابوون هیوادارم ئەم ڤیدیۆیە بنێرن بۆ هاوڕەکانیشتان بۆ ئەوانیش سوودی لێوەرگرن. زۆر سپاس.